وەک ڕاگەیەنراوە ڕێژەی کورد لە بەغدا بەرامبەر بە عەرەبەکان لە سەدها 12 ئەم ڕێژەیەش لە گەڕەکەکانی سەدریە و بابشێخ و کیفاح و فەزڵ نیشتەجێن. بەڵام بەهۆی دووریان لە کوردستان کوردانی بەغدا ئەمڕۆ مەترسی لە دەستدانی زمانی دایکی خۆیان دەکەن. جگەلەوەش هەرێمی کوردستان بە چاوێکی نەتەوایەتی سەیریان ناکەن، ئەمەش هەستی نەتەوایەتی کوردانی بەغدایی لاواز کردووە. علاقة بغا والكردستان عجيبتها نعم شي يعني بينما أما كردون يسمى كردون شون بو كردستان أهل من يعني دخولهم صعبوا للسيطرة لكفيليتوا مثلا تو بمشي الأربيل أجي واحد يجيب كفيل توان أجي واحد يجيب كفيل فدخول مثلا ساول بو أربيل كي ننشو بو أربيل كفيل توان ومزاحمة كان وقسي قال كان فمعارضي هي بحيث تخوف كي حتى لا بلد قوات وضعات تمام نية فهنيت قومية من كردما مع الأسف تشت بها لخاڵە هەرە گرنگەکانی تر لە ڕووی ئاینەوە کوردانی بەغدا بە شیعە مەزهەب دەناسرێن و هەستی مەزهەبیان لە هەستی نەتەوایەتی بەرزترە. ئەمەش کۆسپێکی ترە کە زمانی دایکی خۆیان لەبیر بکەن. قومية ها بيش مذهب أجي مذهب أولا ثاني من قومية کوردانی بەغدا بەهۆی تێکەڵاوبوونیان لەگەڵ کۆمەلگایەکی عەرەبی و بەهۆی زۆرینەی عەرەبەکان کورد ئەمڕۆ لە بەغدا زمانی خۆی لەدەست دەدا. كل الخمان جواني كرد الخمان أشونو دار قيسوا عربية قصة كذا يسمينا الله قال مزاتري عربية بجن قساكان في وقمان كلارية عربي قساكا دەیان هۆکاری جیاواز لە ڕووی ئاین و مەزهەب و دووریان لە کوردستان و سیاسەتی توندوتیژی دژ بە کوردانی بەغدا وا بە دیار دەخا کە پاشە ڕۆژی کوردەکان لە توانەوەدایە. سڵاو ئامەڕی دەنجی ئەمریکا بەغدا.